ئەم کاتەتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 24 دسەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. هەر کەس شکارە گۆرەی خوا دوی شەریدا جێخوا بگرە و تشتێکی بکە. کەس نەوێت چه بکەم بێچارەمە نا. هەر کەس تشتەکە و کانە دشارداژی تشتێکی مەزم بکە. ئارتاشە گەل و شەرە گەل لەسەر تشتی حتا نا ئەم بەسەر دخە بمەشە. لە پێشێوێک تو کەس نەوەکەلەم و کەس وەکەلەمە ناس نەکە. وەربەری سەردارە واساڵا بشەری گەری لە بەری هەر تشتی بسەرکەوێ. نەتیجەیە تایم بکە ئارتاشە گەلە و شەرە گەلە. دەی گشتی هێزەکانی سوورای دیموکراتیک هەسەدا ڕاگەیاندراوێکی لەبارەی کۆبوونەوەی ئەنە کەسە و ژەنەرال مەزلوم عەبدی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەسەدا ئاماژە بۆ کراوە بە ئامادەبوونی بەرپرسانی هاوپەیمانی نێودەوڵەتی کۆبوونەوەیەک لە نێوان ژەنەرال مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سوورای دیموکراتیک و سەرۆکایەتی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا ئەنە کەسە ئەنجامدرا. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی هەڵویستێکی یەکگرتووی کورد کراوە لە سووریای نوێدا. هەروە ئاماژە بەوەش کراوە لە کۆبوونەوەکەدا هەردوو لا ڕێک کەوتون لەسەر بەردەوامیدان لەسەر ئەو جۆرە کۆبوونەوانە و پەلەکردن لە چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان. کوردەکانی ڕۆژاوای کوردستان دوای کەوتنی دەسەڵاتی بەشار ئەسەد بە ئامانجی یەخستنی گوتاری کورد لە دانوستانەکانی لەگەڵ حکوومەتی نوێی سووریا دەستیان بە کۆبوونەوە کردووە. کەمێک پێش ئێستا لە ناو کارگەیەکی بەرهەمهێنانی تەقەمەنی لە شاری بالیکسیری تورکیا تەقینەوە ڕوویدا. بە پەیزانیاریەکان بەهۆی ڕووداوەکەوە 12 کەس گیانیان لەدەستداوە و 3 کەسیش بریندار بوون. هاوکات تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان لەبارەی هۆکاری ڕووداوەکەوە زانیاریان نەخستووەتە ڕوو. ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە شەوی ڕابردوو دەوڵەتی تورک و چەتەکانی گوندەکانی سنووری گرێسپی و تەلتەمەریان بردومان کردووە. ئاژانسی هەواڵی ئەنها سەبارەت بە بردومانکردنی گوندەکانی سنووری گرێسپی و تەلتەمەر لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیەوە ڕایگەیاند دەوڵەتی تورک و چەتەکانی گوندەکانی قازعەلی و سایلۆی لە ڕۆژاوای گرێسپی و هەروەها گوندەکانی تەلتەڤیل لە ڕۆژاوای شاری تەلتەمەریان بردومان کردووە. شەوی ڕابردوو جیا لە قۆڵی منبەج هێزەکانی هەسەدا لە دوو قۆڵی دیکەشەوە هێرشیان بۆ ئازادکردنەوەی سێرەکانی و گرێسپی دەست پێ کردەوە. گەیلان عەباس ڕۆژنامە نووسیوێتی هێرشێک لە قۆڵی باشووری ڕۆژهەڵاتی سەرەکانی لە ناوچەی تەلتەمرەوە دەستی پێکردەوە و هێزەکانی هەسەدا توانیان چەند گوندێکی تەلتەمەر ئازاد بکەن. هەروەها گەیلان عەباس دەڵێت لە بەشی باشووری ڕۆژاواشەوە هێزەکانی هەسەدا لە عین عیساوە دەستیان بە هێرشەکانی کردووە و بەرەو گرێسپی لە پێشڕەویدان. با گوێرەی زانیاریەکانی ڕۆژنامە نووس عەباس لە ئێستادا هێزێکی گەورەی کۆماندۆی هەسەدا لە قامیشلووە با مەبەستی پشتیوانیکردن بەڕێکەوتون بۆ بەرەی جەنگی ڕزگارکردنەوەی سەرەکانی. جاماژەیە دوای 5 ساڵ لە داگیرکاری هەسەدا بڕیاری داوە ناوچەکانی سەرەکانی و گرێسپی ڕزگار بکاتەوە. تورکیا لە 9 دەی 2019 با پشتیوانی رووسیا و ئەمریکا بە ڕەزامەندی 85 وڵاتی ناو هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش هێرشی کردە سەر هەردوو شاری سەرەکانی و گرێسپی. هێزەکانی سووریای دیموکراتیک شەهیدبوونی 16 شەروانیان ڕاگەیاند کە لە شوێن و کاتی جیاوازدا و لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی دەوڵەتی تورک شەهید بوون. هەروەها لە ئێستادا قەسەدە بەردەوامە لە بەرپرسدانەوەی هێرشی داگیرکەران و سەرجەم پلانەکانیان پوچەڵ دەکەنەوە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی 16 شەهیدی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا دەڵێت لا کاتی ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستان 16 شەروان شەهید بوون کە با خوێنی خۆیان بەرگریان لە هاوڵاتیانی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کرد. سەرجەمیان لە گوندەکانی سنووری حەلەب، منبەج، پردی قەرقۆزاخ، بەنداوی تشرین و
دەیرە زۆر شەهید بوون. هەروەها ئاماژە بەوەش کراوە هەواڵانی ئازامان بەشداریان لە شەڕی ڕووبەڕووبوونەوەی دەستڕێژی تورکیا کرد بۆ بەرگریکردن لە کەرامەت و ئاسایشی گەلەکەیان و بەدیهاتنی ئامانجا پیرۆزە نەتەوەیەکان بە خوێنی پاکی خۆیان بەهاکانیان بەرجەستە کرد. شەروانانی یەکینەکانی بەرگری ئاسمانی شەهید هارون سێ ئۆتۆمۆبیلی سەربازی چەتەکانی دەوڵەتی تورکیان تێکشکاند لە باشووری ڕۆژهەڵاتی منبەج و دەوروبەری بەنداوی تەشرین. شەروانانی یەکینەکانی بەرگری ئاسمانی شەهید هارونی سەر بە هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا سێ ئۆتۆمۆبیلی سەربازی چەتەکانی دەوڵەتی تورکیان تێکشکاند. جێ ئاماژەیە شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەج لە 15 ڕۆژە دژی چەتەکانی دەوڵەتی تورک بەرخۆدان دەکەن و ئەمڕۆ هەڵمەتی شەهید عەزیز عەرەبیان لە منبەج دەست پێ کرد. ئشکگری ئازادی لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی مەخموور کە لە 20 تەمموزی ساڵی 2023ەوە بۆ مسۆگرکردنی ئازادی ڕێبەراپۆ دەستی پێکردووە لەگەڵ گروپی 130 523 ڕۆژە بەردەوامە. گروپی 130 بە مەراسمێک لە دامەزراوی بنەماڵی شەهیدان چالاکیەکەی لە گروپی 102 وەرگرت. فاتما بیلەن لە کەسێتی شەهید ئەڤینگۆیی هەموو شەهیدانی ئازادی کوردستانی بە بیرهێنایەوە ڕایگەیان ئامانجمان ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلانە وتی جیهان هەموو دەزانێت چارەسەری ئەم شەڕی ئێستا بە ئازادی ڕێبەرایەتیمان دێتە دی. گەلی وڵات پارێزمان دەبێت بۆ ڕێبەرایەتی ڕاپەڕن پێکەوە چالاکیەکانمان بەهێزتر دەکەین و ئازادی جەستەی ڕێبەرایەتیمان مسوگر دەکەین. فەرماندەیی ناوەندی ئەمریکا سینتکۆم بڵاوی کردەوە لا هێرشێکی ئاسمانی بۆ سەرچەتەکانی داعش لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا 2 چەتەی داعش کوژراون و چەتەیەکی دیکەش بریندار بووە. هەروەها باڵ هەڵگرێکی چەکیش تێکشکێنراوە. فەرماندەیی ناوەندی ئەمریکا سینتکۆم ڕایگەیاند هێزەکانمان هێرشێکی ئاسمانی وردیان لە پارێزگای دەیرە زوور لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەنجامدا و بەهۆیەوە 2 چەتەی داعش کوژران و یەکێکی تریش بریندار بووە. هەروەها ئاماژیان بەوەش کردووە بار هەڵگرێکی پڕچەکی چەتەکان بە ئامانجگیراوە و لە ناو براوە. وەزارەتی بەرگری ئەمریکا دەڵێت بەردەوام دەبن لە هێرشەکانیان بۆ لە ناوبردننی چەتەکانی داعش لە ڕۆژاوای کوردستان و سووریا. دەرەوەی ئەڵمانیا ئەنالینیا بیربۆک دەرباری هێرشەکانی سەرباکوور و ڕۆژهەڵاتی سووریا هۆشداریدایە دەوڵەتی تورک و دەڵێت لە شەڕی دژی کورد داعش سوودمەند دەبێت و سوودی بۆ کەس نابێت. بە گوێرەی هەواڵی میدیاکانی ئەڵمانیا بیربۆک ڕایگەیاندووە ئەم شەڕە دەبێتە هەڕەشەیەکی ئەمنی بۆ سووریا و تورکیا و ئەوروپا. دەبێت خاکی سووریا بپارێزرێت و دەشڵێت نابێت وەک ئێران و رووسیا جارێکی تر لایەنە سیاسیەکان فێڵ لە وڵاتەکان بکەن. وەزیرەکە جەختی کردوتەوە کوردەکان ڕۆڵی مەزنیان هەبووە لە شکاندنی داعش لە سووریا و نابێت توندوتیژی بەرامبەر بە کوردان بەکار بهێنرێت. هەروەها ئاماژەی بەوەش کردووە وەزیری دەرەوە دەبێت کۆمەڵگەی نێونەتەوەی پەیامی هەمووان بەرپرسیارین بۆ ڕێگریکردن لە توندوتیژی و سەرهەڵدانی هێزی ڕادیگاڵی نوێ بزانن. بیربۆک تیشکی خستوەتە سەر کۆمەڵکوژیە دڕندەکانی تیرۆریستانی داعش دژی کوردان و دەشڵێت تێکۆشانی کۆبانی بووەتە سمبۆلی شەڕی قارەمانانی کورد دژی داعش. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ئەڤینگۆیی و هەروەها هونەرمەند میرپەروەر و وڵات پارێز عەبدوڕەحمان قزل لە ناوەندی کولتوری کوردی ئەحمەد کایا لە پاریس چالاکی یادکردنەوە بەڕێوە چوو. لە چالاکیەکەدا هاوسەرۆکی جەدەکەفا شاهین پۆلات ڕایگەیاند ئەڤینگۆیی لە ڕزگارکردنی ڕەقە بەشدار بووە و پێویستە خاوەنداری لە میراتی ئەڤین بکەین و ڕۆژاوا بپارێزین. هەروەها لە مەراسمەکەدا لەسەر ناوی تەژەکە ئەوروپا ئارشام ئەحمەد ڕایگەیاند پێویستە کۆمەڵکوژیەکانی پاریس ڕوون بکرێنەوە وتیشی گەلەکەمان سەرڕای هەموو هێرشەکان شۆڕشی ڕۆژاوا دەپارێزێت و پاشاکشە ناکا. هەر لە مەراسمەکەدا سەرۆکی دەیەمی شارەوانی پاریس ئەلێکساندرا کۆردەربارد قسەی کرد و وتی پاریس خاکی کوردانە و ئێرە هەمیشە خاکی کورد دەبێت. وتیشی دەمەوێت جارێکی تر ڕابگەێنم کە ئێمە بەردەوام دەبین لە پاراستنی مافەکانی کورد. هەروەها لەسەر ناوی بنەماڵی شەهید ئەڤینگۆیی زەینەب کارا ڕایگەیاند 2 ساڵ تێپەڕیەوە بەڵام هێشتا بەرپرسانی کۆمەڵکوژیەکان
دادگایی نەکراون و وتیشی تا بکوژان و ئەوانەی کە دەیان پارێزن ئاشکرا بکەین درێژە بە تێکۆشانمان دەدەین. کوردستان و چالاکوانان نیگەرانن لا دروستکردنی ئاستەنگ بۆ گەیاندنی هاوکاریەکانیان با ڕۆژاوای کوردستان و داوا لە دەسەڵاتدارانی باشوور دەکەن دەواازەی فیشخابوور بە ڕووی ڕۆژاوا بکەنەوە با مەبەستی گەیاندنی هاوکاریەکانیان و کۆتایی بەو مامەڵە نادروستانە بێنن چونکە ئێستا کاتی هاوکاریکردنی ڕۆژاوای کوردستانە. ئەمڕۆ لە وڵاتی سووریا هاتۆتە ئاراوە سەرەتای گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی گۆڕینی باڵانسی هێزە لە ناوچەکە ئەوەی کە بەلای کوردەوە گرنگە کوردەکانی ڕۆژئاوا دەرفەتێکی نوێیان بۆ هاتۆتە پێش ئەم دەرفەتە لە دووڕیانێکایە ئایا بەرەو ئەوە ڕوون گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بەرەو ئەوە ڕوات لە چوارچێوەی سووریا مافەکانی بەدەست بهێنێت یان ئەوەیە کە بێتە قوربانی ململانی زلهێزەکان و هێزە ئیقلیمیەکان. بۆیە ئەمە پێویست بە تەعامل و هەڵسوکەوتێکی زۆر ژیرانە زۆر سیاسیانەکە. سەرکردە سیاسیەکانی ڕۆژئاوا تا ئێستا تا ئەم دەقەیە لە ئاستێکی زۆر باشدان لە تەعاملکردن هەڵسوکەوتکردن لەگەڵ دەوروبەر و ئامادەی دانوستان و ئامادەیی چارەسەرکردنی کێشەکان بە شێوازێکی گفتوگۆ و ئاشتیانە لەگەڵ هێزە نێودەوڵەتی و لەگەڵ بەتابەتی ئیقلیمیەکان. ئەو ئیدارە خۆسەریەی هێکەوە بەوان لەوێ بەڕێوەیە بن جۆرێک لە جۆرەکان ئەپارێزرێ جۆرێک لە جۆرەکان ئەگەر کاری لەسەر بکرێت لە چوارچێوەی سووریا دانی پیانرێت لە دەستوری نوێی سووریا ئەگەر قەرار بێ بنووسێتەوە ئەبێ بە بەشێک لە سووریا ئەو کاتە لانی کەم ئەمە بێ بە هۆکارێک بۆەوەی لە دەسەڵاتی تورکیا پارێزراو بن ئەو کاتە هەر هێرشێکی تورکیا بێتە هێرش بۆ سەر ئەم حکومەتە تازە بێتە هێرش بۆ سەر دیمەشق. لە شاری سلێمانی لە ماڵی گەریلای شەهیدی هەپەگە کاوا تاکوور ناسراو بە هەڵمەت دیرەلوک یەکەمین ساڵیادی شەهید بە مەراسمێکی شکۆدار بەرزڕاگیرا. لە مەراسمەکەدا بەڵگە فیلمێک لەسەر بایۆگرافی ژیان و تێکۆشانی شەهید تاکوور نمایش کرا. قهرمانیە کە تاریخێدا چی بووی مێژووە تەفگەرە ڕزگاری خازیە گەلێ مەدا چی بووی بژاردەترین ئینسان بەرێ خودای نەوێ حرەکە دیارە ji derk û têgihiştin û fehma ji cewhera vê maznahiyeyek û insanê herî bijarde berê xwe detê. İnsanê normal neşêtin bibîte endamekê vê tevgera ku di lotka herî bilinda dinyayê da banga mirovbûn û azadî û maf û jin zarok siruşt çandê milleta neteva demokratîk, ayînê demokratîk insaniyetê digêrît. Ev ne tiştekê normal e ku pîstirîn şêwe danûke di rojek wek evro da kurayê vê axê wek ku başnav bi dêrelok wergirtî Kawa Takurî yan Helmet Şahîn ku navê du qehremanê ezîm li xwe kirî û beşdarî vê hereketê bûyî vê qehremaniyê heta di mayê jî ku neroniştî rojane deqîqe saetê wî hemî bûne têkoşan bûne ket wekî hevalê wî vê rastiyê dirkînin yek roj yek deqîqe yek saeta wî belaş neçû hemî bi ket û xeba dixilale wan 5 salên ku beşdar bûyî birêve birî wek Mensûrê Helac ku xoliya wê berda dinyayê dengê banga ya enel heq Washington heta Enqerê hejandî û serê reşê şermizar yê serşor ku hewlêrê bi alayê necisê dagîrkeriyê sor diket rûyê xwe bi mêjûya mirovayetî û neteva xwe raş diket ev tiştek normal nîne ku dengê kawa گرنگترین سەردێڕەکانی ڕۆژنامەکانی ئەمڕۆ ڕۆژنامە ئینگلیسیەکان
دەیلی تەلگراف نووسیوەتی داوا دەکرێت ڕێبەهاتنی ئەسماسەد بۆ بریتانیا نەدرێت. ژاپۆن تایمزیش دەڵێت کۆمپانیای نەیسان و هۆندا دەیانەوێت یەک بگرن. ئۆرشەلیم پۆستیش نووسیوەتی نەتانیاهو دانی بە بەرەو پێشچوونی گفتوگۆکانی ئاگربەستدا ناوە. عەرەب نیوزیش نووسیوەتی هێرشا تۆقێنەرەکانی سەر نەخۆشخانەی کەماڵ عەدوان لە غەزا بەردەوامن. هەروەها سەردەی ڕۆژنامە عەرەبیەکان سەباح نووسیوەتی حکوومەت شادەماری کاڵای خراپ و بێکوالیتیەکان دەبڕێت. شەرقەل ئەوسەتیش نووسیوەتی کۆریای باکوور پشتیوانیە سەربازیەکانی بۆ رووسیا بەرامبەر بە نەوت و پارە زیاد دەکات. عەرەب نووسیەتی هەرێمی کوردستان دوورە لەو ترسونی گەرانیانەی عێراق لە گەڕانەوەی ترامپ هەیەی. عەرەبی جەدیدیش نووسیەتی چارەنووسی هەسەدا کرێدراوە با مەزاجی ترامپ و هەڕەشەکانی تورکیاوە. هەروەها ڕۆژنامە ئێرانیەکان کار و کاریگەر نووسیەتی وێستگەی وزەی خۆر بۆ 2000 قوتابخانە دادەمەزرێت و ئارمانی ئیمروز نووسیەتی لە ئێران زیندانیکردنی پیاوان بەهۆی نەدانی مارەیی هەڵدەوەشێتەوە. ڕۆژنامەی ئاسیاش نووسیەتی شوێنەوارێکی مێژووی لە کرماشان تەمەنی دەگەڵێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا دۆزراوەتەوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.